لێرەکانی هەفتەی دوازدەی خولی لاوانی عێراق و لە کۆمەڵەی باکوور هەولێری پێشەنگ لەسەر یارگای دۆمی پێشوازی لە پێشمەرگەی سلێمانی کرد. لە سەرەتاوە لاوەکانی خاوەن ماڵ باشتر دەرکەوتن و کۆنتڕۆڵی تۆپیان گرتە دەست. لە خولەکی 27 محەممەد سەلام بە ئەسیستی ڕەشاد فاضل توانی ئەم کارە ئەنجام داد کەوا چاوەڕوان کراو بوو، ئەویش گۆڵ یەکەمی لاوانی هەولێر بوو. پێشمەرگە ویستی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی هەبوو، بەڵام هەوڵەکانی شەرمنانە بوو. تەنها لەم هێشە مەترسی خستە سەر گۆڵی هەولێر، گۆڵ پارێز بۆی ئامادە بوو. لا نیوەی دۆم لە هێرشە چێڵگەڕاوە هێژە خۆشناوستونی پێشمەرگەی کردە ئامانج. محەممەد سەلام گۆڵی دووەمی خۆی و تیپەکەی لە یاریەکە لا خولەکی 51 تۆمار کرد. پێشمەرگە هەوڵی گەڕانەوە بۆ کەشی یاریەکەی دەدا. لە خولەکی هەفتە بە سوودوەرگرتن لە لێدانی گۆشەوە لاوانی پێشمەرگە بە گۆڵ یەکەم گەیشتن لە ڕێگای ئیهاب ئیبراهیم. پێشمەرگە دەرفەتی گۆڵ یەکسانیشی لە پێش بوو، سوودی لێوەرنەگرت. هەولێر جڵەوی یاریەکەی گرتە دەست. عەلی شێرزاد و هاوڕێ ئیبراهیم دوو دەرفەتی ئاسانیان لە پێش بوو، جیاوازیەکە زیاتر بکەن. لا خولەکی 91 محەممەد سەلام هاتریی خۆی لە یاریەکە تۆمار کرد و لاوانی هەولێری کردە خاوەنی گۆڵی سێەم. لا خولەکی 94 ناوبژوان لێدانێکی سزای بۆ لاوانی پێشمەرگە ئەژمار کرد و سەیفی گۆڵپارێزیشی بە کارتی سوور کردە دەرەوە. هەولێر بەهۆی ئەوەی گۆڕانکاری نەما بوو، محەممەد سەلامی کردە گۆڵپارێز، تۆپەکەی ئیهاب ئیبراهیمیشی جێڕایەوە. یاریەکە با 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی لاوانی هەولێر کۆتایی هات. الحەمدوللا ڕوتوانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین، توانیمان سەرکەین بۆ قۆناغی داهاتوو. ئینشەڵڵا بۆ قۆناغی داهاتوو خۆمان باشتر دەکەین. ئینشەڵڵا هەوڵ دەدەین دووبارە بینەوە پاڵەوانی خولی نایە عێراق، خولی شەوا عێراق. دوو یاری داهاتوومان ئینشەڵڵا ئێمە یەکێک بینەوە فیرقانەی کە ئینشەڵڵا سەرەکەین بۆ قۆناغی داهاتوو. سێقەی تەواویشمان بە یاریزانەکان هەیە. ئێمە بەڕاستی لە یانەکەمان بە تاتی فەرقەی لاوانمان ئێمە حاڵەتێکی نەخوازرا و ڕیال ناو یانەکەیە. سپاس بەخۆ و یارانش ئێستا چەند یارێکمان بردوێتەوە دۆڕانیشمان. ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتووە باشتر و باشترە بین. زۆر سپاس یاریزانەکانەکەم. بەم شێوەیە لاوانی هەولێر بە فەرمی خۆی گەیاندە قۆناغی داهاتووی خولەکە بە 22 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی. لاوانی پێشمەرگەش 14 خاڵی هەیە و لە خانەی سێمی ئەم کۆمەڵەیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.